سڵاو و ڕێز خوشکان برایان هاوڕێیان و هەواڵان ئەو کاتتان باش چۆنن بە هیوام ڕەوشی تەندروستیتان باش بێت دوور بن لە ڤایرۆسی پارتی وێشێتی و هەردوو بنەماڵە و هەردوو مەکتەب سیاسی و هەردوو دەستگای قێزەوەنی پاراستن و زانیاری دنیایەک ڕێز هاوڕێیان بەخێر بێن ببورن ماوەیەکی زۆرە لایڤمان نەکردیە لێمان ینی بەوەم تێمەگەن بڕوا بکە زۆر هاوڕێکە داوا دەکە کاچی من وەڵاهی ڕوبەڕوو یەک هێرشی ئەلکترۆنی بووینەوە لەگەر دەستگایەک کە هەموو قودرەتی خۆی یعنی بە هیوان بە هەڵە تێمەگەن بەس ئێستاکە نە گۆڕانەکانمان نە لاهوریەکانمان هێونی ئێمەمانانماوین ئەوش هەموو فۆکسی تەرکیزی دەستگای بەدناوی پاراستن کە بە سەرف دەکا لەوەی دەنگماکە بکە من دوێنێ پۆستەکەم لە ناو هەیە لە تاری مانگ لە بۆ 30 مانگ 8 شکایەتم لێکرا تاوان هەر شکایەتێک ریپۆرت هەر بەس ریپۆرت بە بەردەوام هەیە شکایەتیشی بێتە سەرێ ئیتر ئەوە بەسەکەی یانەوە ئەو دەنگ و ڕەنگی ما لە چوارچێوەیەکی زۆر تەسک دەبینێتەوە ئیتر ینی زۆر ناخۆشە لە هەموو ڕوێکەوە کە دەڵێم ناخۆش هەر ئەوەندەیە ینی ئەمە ململانە لەگە هێزێکی وا بێڕەوشت سیاسی و دەستگای پاراستنەوە خودی وەیسی کوڕی مەسعود بارزانی کە لە بابی ئڕهابی ترە و بۆ زانین وەیسی دەبێ بڵێن مەسرور ماندێلا لە چاوی وەیسی تۆ کابرایەکی زۆر ئەرهابی ترسنۆچ بە سویدی پێدرێن فێگیس تۆ زۆر فێگیسی یعنی تخوا شەرم لە خۆت ناکەی حیزبێکی 75 ساڵ حیزبێکی 75 ساڵ هەزاران مینبەرتان هەیە بە ملیارها دۆلارتان هەیە هەموو حکومەت یاریمتان لەدەستدا لە ئێمەمانان دەترسێ تەشویشمان دەخەنە سەر بەعزلۆ لە ئیزاعی کوردیەکان دەترسە ئیزا عەشر و شاخەکانی شاخ لەبەر ئەوەی دەیزانی پەیامێکیان پێیە بەخۆی دیکتاتۆر بوو ئەیزانی گەیاندنی دەنجی شاخ تەسیری لێ دەکا بۆیە ئێوەش زۆر ترسنۆکم بزانە لە یەک پەس دەترسی لە یەک کەس دەترسن دیارە ئەمە نیمە هەم گروپە چین ئەمە نامەیە هەموو ناوەکان بدەم یعنی دەبەرەوەی دەستێم ناوەکم لە بیرسووی بەس یعنی لێمان دەترسین ئەوە نییە کە ئێمە زۆر مهمین لە چاویوان وایە فعلەن هەموو فۆکسیان ئۆپۆزیسیۆنی هەرا حەقیقی هەر ئەو مەجموعە ماینە یعنی کە تەنجیان پێ هەڵدەچین کە قودسیەتیان هەموو دەخینە ژێر پێمان بەڵام ئەوە نیشانەیەوەشدا و هێزە چەند ترسنۆکە ئەو بنەماڵە چەند دەترسێن لە یەک دەنگ لە یەک پەیج کورە لە یەک پۆست کورە لە یەک لایڤ حیزبێک 75 ساڵ تەمەنیتی ملیارەها دۆلاری لەدەستا بە قسەی خۆیان 700,000 ئەندامیان بەس لە هەولێر هەیە بە قسەی خۆیان بە قسەی خۆیان ئەو هەموو لقونا و چۆ ئەوروپایان هەیە کورە یەک کەس لیان دێتە سەجادەی ڕەحیان دەچی ئەو ئەوروپایە 400,000 کیلۆمەتر چوارگۆشەیە ناوێرن پیاسەچی بکەن لە پەیزێک دەترسێن یعنی من ئەوەم بەس بۆ هەندێک دەلالەتەوە پیشاندەم تاک چەند گرنگە نەکەر ئەمن ینی هەموو دەنگێک لە هەموو سیستەمە دیکتاتۆرەکان لەبەر ئەوەی ترسنۆکن لەبەر ئەوەی خاوەنی هیچ پەیامەک نین ئەزانن بە ئەرهاب و بە پارە ئەوەنە بۆیە دەترسن وەیسی بە خۆت و مەسروری برات زۆر ترسنۆکن ئەگەر ترسنۆک نەبن ئەو دەردەی نادەنە پەیج و ئەکاونتەکان مای چ دەکەی قامل قەپاتکە دووت قەپات سێ چارەکتان قەپات کردیا هاوڕیان هەردوو ئەکاونتە ڕئیسەکەی بە ناوی خۆم هەردوو قەپات بوو ئەجارێ پەیجێکمیان داخست دووەکە بە خۆم قەپات کردی ئەکاونتەکان سکویش دەکەن لەسەر دەگەڕێن یعنی هەر 11 ساڵی یەک ڕسم ببیننەوە خەلەلی هەبی شکایەت دەکەن لای فەیسبوک و لە ناو فەیسبوک شاریکاری دەکرێن یعنی منطق نییە بڕۆم بپرسن بە 12 سەعاتی پۆست سکاڵای لەسەر تۆما دەکرێت من دوێنێ ئەو پەیج ئەو پۆستەی هەواڵ جەمیل ئەنی 5 سەعاتی بردیە وێنەکەشم بڵاو کردەوە 5 سەعاتی شکایەت کردەوە لە ناو فەیسبوک کارمەندەکانی دەستگای هەواڵگری کە لەگەڵ یانن هاریکاریان دەکەن ئەنی تەسەوەر دەکەی هاوڕێیان ئەو دەستگای بەدناوی پاراستن دەچێت ناوش دەدات
دەستگا هەواڵگریەکانی جیهان ئەڵێ ئەوانە هاریکارمان بن مەسەن لە ئەزیەتدانیان لە سوسیال میدیا چکۆستا گەورەترین عقدەی پارتی سوسیال میدیایە بۆ زانیاریتان یەک ئازاد بەرواری لە شوێنە گوت دەرەقەت هەموو شتێک نێن بەس دەرەقەتی سوسیال میدیا نایی شەرم لە خۆتان بکەن چەند ترسنۆکن ئێوە لە دەنگێک دەترسێن لە ڕەنگێک دەترسێن بەس ئێمە نییە چییە یعنی فەیسبوک نمە یوتۆپەیە تیکتۆکەیە کورەدا ئەندە ئەوەیە قەرەباڕقا پەیاممان هەر دەگەێنی هەر دەبینە نییە تارمایی لە دووتان دەبین ترسنۆچینە هێزەك وەرە 75 ساڵە لە چەند کەسەکی پەنجەی دەست دەترسێتن هەموو تاقی خۆیان کوم مەسعودی بابت وەیسا سواری دەبابەی بوو ئەو حکوومەتی هەیە حکوومەتی دەبابە و داگیرکەرە مەسرور بارزانی ئێوە ژوات دەبابەی ئەلکترۆنی تاهینا شەرم لە خۆیان ناکەن پەیوەندی بە ئیسرائیل دەکەن بە ئیمارات دەکەن وەرن بەها نامان بێن ئەو چەند چالاکوان و دەنگ و ڕەنگانێک لیان قەپات بکەین پارەی خەیاڵی سەرف دەکەن چییە دەنگ و ڕەنگ ئەدا من ێکشت پێ بڵم با لێرێکشت هەنوێترین خەبەر هاوڕێیان ئەو خەبەرە ژنی سەرۆکی هەرێمە و ئەمن بەسکە باز دەکەم لە بە یەکشتمە کە بزان ئاگامان لە ناوەندی قوڵایی خۆیانە نەبیلەی خێزانی سەرۆکی هەرێم پار لاقی ئەمەلیات کرا هەر ئێستاوا لە ئەمریکای ئەمەلیاتی 2 میلیۆن دەکری ئەوەم تەنیا لەوەیە بزان چەند لە ناو ماڵەکانتان وەکو کاسپیری دەسوڕێنەوە وەکو کاسپیری نییە دەسوڕێنەوە کاسپیر ئەفلام کارتۆنێک بوو بە کەس نەدەگیرا ئەوا دەکرد لە ناو ماڵەکانتانی لە بارزان لە ماڵی نێچیری لە ماڵی مەسروری ئاگامە لە ورد و درشتانە ئەزانین چەند فول دەبن هەفتەی 3 شەو کۆ دەبیەوە مەسعود بارزانی لەگەر 3 کوڕەکەت مەسرور وەیسی بابۆ هەر سێکیان کۆ دەبنەوە ئێوە حکومەت سیاسەی ئەوەی دادەڕێژن کورە وەڵڵا مەسعود ئاگامە لێ حەزت لە چییە چ دەخۆی بەهەرحاڵ یعنی قەزم ئەوەمان بەس لە بۆ هەندێک بزانن کە ئێوە چەند ترسنۆکن هێزێک ئەگە بڕوای بەخۆ هەبی تەشویش چۆن بەعس دەترسا لە پێشمەرگە لە شاخ دەترسە تەشویشی دەخستە سەر ئێوە شوان لێمان دەترس هەر ئەوەندە دەتوانن بڵێن چەند ترسنۆکن نەدەوێن لە ئەوروپا پیاسەیەک بکەن لەکە نە لێشمان دەگەڕن بەو دەنگانە بگاتە خەڵک هاوڕێیان ئەوەم لە بۆ سەدبارەی دەکەم خۆڵکێشانی ئێمە نییە بە ئاسی ئەوەی سیقەتان بەخۆ هەبی ئەو هێزە دیکتاتۆرانە وان بەڵام ئێمە بەردەوام دەبین وەڵا هەمووی قەپاتکە فەیسبوک هەمووی قەپاتکە هەرچی پارەتان هەیە لێ سەرفکەن بەو دەرگەینە بەو دەرکەی دێنە ژۆر کاسپیر ئاسا هاوڕێن خاڵشکە مانگرتنی قارەمانانەی زیندانیانی بادینان پێی نابی سارەمی ڕۆژ لە خواردن تاان ئەوەیە ڕاستە مەسرور بارزانی منەتی کەسی نەزانی بەڵام بوویتە تارمایی و ئەو کەیسە لە دوای خاشفتی لە هەموو منتیقەی لە دوای کەسی کوشتنی و ڕۆژنامە سعودیەکە هیچ کەیسێک ئەوەندە پرۆتستۆی جیهانی نەک لە کوردستان و لە 30 ساڵی ڕابردوو حکومڕانێتی لە هەموو ناوچەکە توش نەبووە ئەوە سەفارەت و قونسڵ و ئەوانە کورە ئاخر لە بۆم نییە وەڵڵی من ئەو ڕۆژە لێکم داوە نزیک 20 پەرلەمانتار بە هەموو ئەو برادرانەی ئێمە کە لە ماوەی 12 لە بۆوەکو 27 ئەوەمان کردیە 20 پەرلەمانتار 5-6 وەزارەتی دەرەوە هەموو ڕێکخراوە جیهانیەکان سەدان خۆ پیشاندان و چالاکی کرا ئەوە زەخیرەشی زانی چ کەمە چ گەورەیە باشە وەڵا ئەفدەی شوبادەوە نەبوو و ئەو کارە ئەوە مەسعود مەسرور و دەستگای پارسن بەو نیازیان کرد حرەکەی بادینان بمرێنن بەس حرەکەی بادینان بە ڕەنجی بکە لە ناو زیندان بووینە مەدرسە و ئیلهام ئەلە وەختەی هەموو خەڵکی یاری کردیە ئەوان وانەی بەرخودان دەڵێنەوە ئەوان بووینە ڕەمز و تێکۆشان هیوایان نەبڕی بەرخودان ئەوانە سیمبولن هەریەک ئەوانە سیمبول نەک ئەو خۆی پێ کەساتێک کەسات چیە کەساتێک وانەیەکی جوان لە مێژوو پڕ لە قوربانیدان تەرخان بکە ستان کردیانگۆ ئەدی بە و ناوسەر خۆی پێگەورێ کورە دوو چێمەیان بە قوربانی ئەو زیندانە بادینان بن کە ڕەمزی مقاومەت و تێکۆشان و ئەوە ترس تۆقانن لە بۆ ئەو دەسەڵاتە چنە شاعیر و ئەدیبە بکەم کە هیچ پێگەی نییە هیچ حزوری لە شتێکی گەرما و گەرمی میلەت نییە شاعیر ئەدیبە نووسرە خۆی پێ وەڵات لە خۆتان ئەوەنە
بەتاڵن وانەیەکی جوان لە ناو کۆمەلگا پیشان نادەن ئەوانە وانن ئەوانە سیمبولن ئەوانە دەبنە ڕەمز و تەسیریان هەیە بۆیە ئەو مانگرتنە چۆن سەردەشت تارمایە ئاوە کەیسی ئەو زیندانیانە تارماییە لەسەر مێزی هەموو گفتوگۆکانە و لە هەموو شوێنە گفت ئەوەیە هەیە و ئابڕووی کەیسی کە حکوومەتی مەسرور و گۆڕان و یەکێتی بردیە هاوڕیان سیر مەکەن ینی شەڕ ئەوە نییە یەکسەر ببێەوە تۆپانێ نییە دوای 9 دقا لەگە 5 دقا ئیزافیەکە بڵێن تەواو کۆتایی دێ نا دیتەن مازەلەن لە شاخ ئەو چەکدارانە داهاتن شار و گوند و ئەویان دەکوش خۆ بەیەک ڕۆژی بەعز نەڕووقە بەس بۆ ئەوە زادەیەک لە بۆ جیلی ڕاپەڕینی دروست کرد کە ڕاپەڕین بە چەند کاتژمێرە کرا بەس لە بەغدا نەکرا لۆ لەبەر ئەوەی هیچ ڕاپەڕینی چەکداری هیچ نەبوو ئەوجا ئەوە تەسیراتی خۆی زۆر بەجی هێشتیە هەیبەت یعنی ئەو چالاکیانەی کە لە دەرەوە دەکرێت لە ناوەوە دەکرێت کاریگەری گەلێک زۆرە بۆیە خەباتی مانگرتوان زۆر پیرۆز هاوڕێیان چاری دەشت لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا و کوردستان لە بەردەم دادگاکان کار و چالاکی و خۆپیشاندان و ڕۆژی هاوپشتیە ڕۆژی هاوپشتیە بە هیوام کوردانی ستۆکۆڵمیشەمەوە لە هەوڵدان هەرچەندە ڕۆژی شەممە کردمان بەس 5 ڕۆژ دواتر دیسان بکەینەوە 5 ڕۆژ دواتر دیسان بکەینەوە هاوڕێنەوە درن شەڕی حەریر پارتیش دەوری تێدا هەیە بکوژەکەیت بکوژی ئەوانەی برتۆ قوتار کردیە بکوژی ئەو سێ شەهیدەکەی حەریریە بەهەرحاڵ ئەو ئێستا لەگەر ئێوە قسە دەکەم خۆبەرم لەوادیە هاوڕێیان بچینە سەر هەڵبژاردن کە تەوەرەشی گرنگە من لێرە چەند ڕێی خۆمان دەدەین هەر کەسە ڕێی خۆمان دەدەین هەڵبژاردن لە 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش تا حەدێکی زۆر گاڵتەجارێکی گەورە بووە وێنەی حەقیقی خۆی پیشان نەدایە قەت یعنی نەکرد کوردستان بەر لەوە سەدام و بەشار ئەسەد و قەشمەری ئەوانەیان زۆر بەو کرد بە هەڵبژاردنە کارتۆنیەکان کرد دوای ئەوە ئەگەر بین سیرکەی مەسەلەن ئێستا تورکیا یعنی هەدەپا دەگاتە پەرلەمان 70-80 کورسی دێنێ سەرۆک شارەوانەکان زۆر بێدن دەیگۆڕی ینی قەزدە من لەوەیە لە ئێران بە هەمان شێوە بە ئاشکرا تەزویج دەکرێت لە منتیقەی مسر لە خەلیج ئەگە جار بەجار بکرێت هەمووی گاڵتەجاریە یعنی وێنەکەم دۆ هەندێک هەڵبژاردن لەو منتیقەیە وێنەی ڕاستەقینەی نییە نابتە ئامرازی گۆڕانکاری وەکو لە ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و وڵاتانە هەیە لەوانە حزب بە 4 ساڵ دەگۆڕێ و خەڵک ڕەوشی باش دەبی خراپ دەبی نەکەر حزب دەگۆڕێ ینی خەڵک ڕەوشی باش دەبی من نمونەیەکتان پێ بڵێم جارش کەش نووسیتم لەسەر خۆم یعنی بڕوا بکەن 2006 بوو ئەوە مۆدێرە ڕاستڕەوەکان گوتیان بێنە سەر حکم لە سوید خانی دەکەینە پریڤات خانیان فرۆشت وەڵام بەبەرم کرد بە جددیمە ینی هەلەوەتی هەمووچی گای ئیسپانی هەر بە دوو پەڕۆکی سۆر کەتینە ڕنگ سۆرەکان ئێکەچی وەڵا خانی بەنیوە قیمەتی حکومەت فرۆشە هاتمە و خانی ئێرەم پێکڕی بەنمونە ینی قەدیمە و هەندێش دەدەنا و کوردەکانی سوید دەزانن یعنی ژیانت دەگۆڕی لە قۆناغی کە و دەتکاتە خاوەنخانی بە ئینتخاباتێک ژیانت مەسەلەن تۆ مامۆستای زیاد دەبێیان یعنی هەر ئینتخاباتێک ئیجابیاتی لە بۆ ئەوەیەک دەبێت لە بۆ خاوەن پێداویستی تایبەت پرۆژەک پێشکەش دەکرێت لە بەرەیەک چکە لە سوید بەنمونە دوو بەرە هەنا بە بەردەوامی بەرەیە کە دەیباتەوە ئاڵوگۆڕ بە هەموو ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و خزمەت گوزاری دێ ئەوە نییە لایمە پارتی وێژێتی دەبنەوە دەدۆڕێنن برم دەبنەوە دۆڕانیان نابی هەبی یعنی بە شەرتی بردنەوە شکو شفتی بە شەرتی سۆر ئیوان بە شەرتی بردنەوەی هەر وەزعەکەوەی خۆیتی ینی هیچ ناگۆڕە خراپتر دەبی بەس لە خۆیان باشتر دەبی زیاتر ئیبداع دەکەن لە دزی لە تاڵانی یعنی تر نازانم یعنی یەک ئینتخابات لە ژێر سیستەمێکی دیکتاتۆری خەباتێکی زۆر لاوە چییە کەس بە خەباتی گەورە پێمان نەفرۆشی و هەموو جارە دەرن ئەو جاری تەزویر ناکرێت ئەو جاری تەزویر ناکرێت هەموو جارە خراپتر و قێزەوەنتر دەکرێت دەیکەنە قیر و هۆر و هەرایەک تەزویرمان لێکرا و ئەگەنا وابووین و ئێکاچ خۆمەم هەموو دەزانین هەمومان دەزانین تەزویر دەکەن پارتی وێچێتی بەخۆشی بە ناخۆشی دەیکەن هەرچین لەبەرەوەی شتێک نەمایە ناوی حکوومەت و دام و دەستگا بیتن
يعني بعنتريات أو دبيني بعنتريات سروشي برلمان دەردەکرێت سروشي گەورەترین دەستگای تەنفیزی قصدم يعني كاجي من جێگری سەرۆکی هەرێم ڕێ لێ دەگیرێ ئەمە قەبز لەبۆ کەسێک دەرەکرێ خاوەنی 750,000 دەنگ دەروە نەک 500,000 ئەو نوێژیوان قەرەوە پاڤێل بە شەو ڕۆژێک دەرێ من پاڤێلەشێت لەگەر پەریخان دەما کە قسەم لەسەرتان نەکردیە بیرتان دەکەم یعنی دێس کۆدەتا دەکەم بە چاکسازیش دەفرۆشی حتا هێزە نەمازانێ و ژەهرە چی لێ هات ئیت خۆیەک ژاری بدرێتەوە هەڵەی لێبێ پاڤێل بەهەرحاڵ یعنی نقطەکە لەوەدایە شتێک نییە لە کوردستان ناوی هەڵبژاردن بی شێوەیەک ناچاریانە من ناڵێم ینی هەر بە تەواوەتی خراپە یعنی بەڵام یەک لەژێر سیستەمێکی ڕەهابی دیکتاتۆری ناقانونیش کورە وەڵا لەو تورکیا و ئێرانی قانون زیاتر هەیە تەزویر کەمترە بەجددیمە یعنی و بەدەلیلەوەی پەک هەدەپە هەمووجار دەباتەوە بەڵام هەتا ئێستا لەوانە لێ ناگەڕن هێزێک ئۆپۆزیسیۆنی بباتەوە یان بگاتە ئاستەکی بەرز ئەو گۆڕانە نەک 25 کورسی 40 کورسی هینابوو لە یەکەم انتخابات 25یاندایە 15یان خواردیان ئەن هەموو شت دەخۆن بڕوا بکە پیساییش دەخۆن بەدەو نییە پیسایی قەزم لەوەی ینی هەموو شتێکی پیس فرێدەنە ناو کۆمەلگا جوێندان زبڵخانە نەوەیەکی پڕ لە تەشیر کە بەس دێن جوێنمان پێدەن نازانم ئەو قوتابخانەی بارزانی تاالبانیە فێریان ناکەن یان داک و بابیان دوو قسەی محتەرەم بکەن بێن دیالۆ بکەن گفتوگۆ بکەن کاکە بۆ وەرە ڕێیەکە خۆت دۆ بەس مەرشێوە دەرێ لە ئاودەست گەورە بووی دەرێ لە مەلهەی گوندی لوبنانی و لە فەسادخانەکانی ماڵی تاالبانی گەورە بوونە بەهەرحاڵ ئاوڕێن بۆیە هەڵبژاردن خاڵێک لە خاڵەکان ئەو دیکتاتۆریەتەوە کۆی مەلا بەختیارکە گەورەترین و خۆی پێ نەزەری دیموکراسیەوەتی يعني بەجی نایەلی تەواو بەجی نایەلی ینی بڕۆ ئێستا 7 کورسیش بینە ناتاتی یەک کورسی هەبی یەکەکەی بەرامبەر 7 نایە دوو تەزویر ینی هەر بە عنتەریات دەکرێت بۆیە ئەمە ناتوانین تامی خەڵکین بڕۆ بۆ دەنگدان ناوەڵا ئەوانەی دەژێن بەدیل چێ بەدیل پرۆتستۆیە تیان بگێنن بەو هێزێکیشی گۆڕان خیانەت دەکاتن لەو هەموو مەبادیایی عقوبەیان بدەن یەکێتێک ئەوە دەکاتن عقوبەیان بدەن گاڵتەمان پێ دەکەن گاڵتە بە من نایەنی کورەوەرە قوبات دەبی ئەو پیاوە قسە دەی لەسەر ماڵی بەبەڵڵاه دەرێ ئەمە نابی پارتی بتە حێزی ڕەقەم یەک ئێگوڕە وەڵڵاهی ئەتو قوبات پیاوی ئەوەنی تحەدای ئەندام ناوچەیەکی پارتی بکەی نەک مەسرور بارزانی تێدانیە ئەمە تومان کاچی من ئەمە خۆ ناتوانانی بە دوو جملەی ئەوە بکەین هەر ئەی بکەن خەڵکێک بڕوا بە گوتەی قوباد و پاڤێل دەکە یان بە مەسرور و نێچیر دەکە دەماخسزە بەڕاستی دەماخسزە باش تۆ 30 ساڵ ئەوانە هەڵنەسەنجێنی بە دوو جملە هەڵبسەنجێنی یعنی دەماغت تەواو نییە تەواو هێزە کەسێک لێرە خەڵک هەر حیزبە 4 ساڵ دەدات بڕوا بکە نەک لەوە حکمی ئەو 4 ساڵە جاری وای یەک ڕوودا و یەک لێدوان حیزبەکەی ئاڵوگۆڕ پێ دەکا من یەک دوو نمونەتی سویدتان پێ بڵێن مەسەن لێرە حیزبی لیبراڵەکان هەبوون هەموو ئەوی دەزانن لە 2002 بوو ئابزانم هەڵبژاردن کرا ببورن 2006 بوو 38 کورسیان هەبوو 38 بوو نانە ببورن نزیک 50 کورسیان هەبوو ئەبێ بگەڕێمەوە بەهەرحاڵ لەسەر ئەوەکەی بۆیە دەقیق نیم گرنگ تەنیا چوو بوون سیخوڕیان کرد بۆ سەر کۆمپیوتەری ئینفۆرماسیۆنەکانی سۆسیال دیموکرات هیچ قسەی نەکرد لە گەرمەی ئینتخابات وەکو ئێستای عێراق ئەو دۆسیە بڵاو کردەوە ئەزانن 18 کورسی دۆڕان بەزە سەر ئەوەی بۆ گەورەترین حەدەس لێدوانی ڤیدیۆیەکی کورتی دزە پێکرای و ڕۆژنامە نووسک لە گەرمەی ئینتخابات سۆسیال دیموکراتەکان لە مۆدێراتەکانیان بڵاو کردەوە دژی خەڵک حزبەکەیان زۆر پاشەکشە پێ کرد ڕکابەرەکەیان بەیەک لێدوانی
کورە کاچی منەوە دەبینی لە بەر چاومان نییە دەبابەی دەینی بەنمونە خیانەتی نەتەوەیی دەکەن 150 خاک دەدۆڕێنن سەرۆشی پەرلەمان دەردەکەن دادگای دەکەنە قەشمەریخانە کاکمەر دەرێ بژی بارزانی بژی تاڵەبانی باشە بەجددیەوە دەماخسزی نییە ئەو خیانەت نییە ئەوە زینا نییە لەگەر ئەوەی بەخۆت بری هوشیار ئینسانێکی عاقڵ ئەخر کەس ناڵێ من بێعاقڵم کەس ناڵێ من ناهوشیارم تۆ لە پێناوی موچەیەکی هیز کە هیچی کەمتر نێرە 85 زیناری جاشایەتێکە و پارەی ئەوانە سڕ دەزانی منداڵی مەسعود و تاڵەبانی هیچ شەوەچیان هیچ ڕۆژێکی معدەلی گشتی هەردوو بنە ماڵە 2 ملیۆن دۆلار کەمتر نییە لە ڕابواردن سەرفیات بەخشین سەیارە کڕین و ئەوە لە خەڵک 2 ملیۆن دۆلار هیچ ڕۆژێکیان بڕوا بکە بە معدەلی گشتی لێک دێەوە ئەو قەسر و قسوور و ئەو هەمووهای کورە تارانەیە تارە مەسعود وارزانانی هێلیکۆپتەری ئەمبۆلانسی هەیە ئەوە لێرە نوکتەیەکتان لەبوو نوکتە نایانی سەیری عەقڵێتی مەسعود وارزانیگە ورفای کچی ئەوانیان بۆیە بۆ بازەکەن ئەوی ناو قوڵای خۆیانە ناو قوڵای خۆیان ماری پێوەدا بوو تەعەنە متەدەللی کچی متەدەللی مەسعودیە ئیتر گوتیان هەر بە کراس و بێجامەی لە باوەشی کرد و فڕێداوە ناو سەیارەی و بردوویە قەستەخانەی مەسیفی ئیتر لەوێن دەر گوتبیان وەڵی نازانم چ جیازەی ئەومان نەقسە ئەومان نییە مەسعود سەرۆکی هەرێم بووە تو تەسەوەر کە عەقڵی گوتبی بەس ئەو شۆ لۆم ڕابگرن سبەی ئەم دەیگەێنمە تورکیا یعنی عەقڵی لەوەی نەڕۆ برێ بابە ئەمن ئەو جیازەی دێنمە نزیک سەری ڕەش هەر نزیک سەری ڕەش کاکە هەولێر نا دۆک نا سەری ڕەشە سەری ڕەش هەولومار و منداری خۆتە مەسعود وارزانی یعنی مێشتی لە بۆی نەڕۆ برێ بزانە چەند بیریان بەس لە خۆیانە هیچ بیر لە تەندروستی خزمەتگوزاری خەڵک ناکەنەوە بۆیە تارێکی ئەمبەڵانسی هەیە 3 تیارە 4 تیارەیان هەیە هەلیکۆپتەریان دووسەیەک هەیە ئەو بەس ماڵی مەسعودی پاڤێلیش کە پێی ناخۆشە پێ برێ پاڤەل لەگە پەری حەزیان لە پەئە بەهەرحاڵ ئەویش فڕۆکێکی 75 ملیۆن دۆلار کردی وەڵا لە خۆی لەگە عاشقەشی رووسی هەیە لە ئەڵمانیا پیاسەی کە ڕووفەڕی لە پێ دەکا بسندان لە میلەتەنێک بە تەشتە یعنی تو چێ هەست بە ئەوە دەکەی کاتێک دەبینی ئەنی ئەوان بە شاردا جی دەکەن وەرە ئەو هەولێرە ئەگە 145 ئێستاکە لە بەردەستی بەستنەوەکانی مەسعود بارزانی نەبووبی هەرە شوێنە ڕاقیەکانیش هەر لەو ماوانەوە ڕاگەیەندرا 600 ئەوەندە دۆنم زەویە نزیک مەتاڕ و مەعسکەری کۆن و ئەوانە داگیر کرا 600 ئەوەندە لە مەعبەری نەچیر و مەسعودی باشە ئەنی ئینسانە کەرامەتیە بیچارەکەی خۆی خۆش بێ چۆن یعنی ساکە 1 مەتر 10 دینار کورە برایەکەی خۆت 10,000 دینار نەداتۆ لەبەر دڵتە شارەکەت کەرامەتیشکایە دووش لە هەولێرم ماسەڵەن خەڵکی هەولێرم ئاسیا و ئەفریقا دروست کرایە خزمەتگوزاری چ دەکەی هەمووی بزنسیە چەند قوتابخانە چەند یعنی خۆشیش نییە چەند نەخۆشخانە هەتا ئێستا مشتەکانی عەبدولکەریم قاسم و سەدام حوسێنە لەو خەڵکەی مایە ئەو هەموو خزمەتگوزاری لێرە ئیش لەسەر شەڕ لەسەر خزمەتگوزاریە ئەجە لە هەمووی خۆشتر کورد زۆر خۆشە قوبات هاتیێدە بە فشەفش لەسەر پارتی دەکەی کاک قوبات بە قوربان چاوەکەم کورە تو ئاگا لە ماڵ و منداڵی خۆت بی کورە تو لە هەولێرە لە گوندی ئیتالی دووە ئازم گوندی جاشەکانی پێدەگوتری ئێتی لە بۆت نییە پاسەوانی خۆت بی زێرەوانی حیمایەت دەکە تو ئیهانە کرای ڕگۆزە ڕەسووری ئیهانە کرا مەحموود سەنگاوی ئیهانە کرا گورە لە هەولێرە وەڵڵی ئەمن دەسەڵاتم زیاتر هەیە دائم سعات کاردیرتان لە ژۆرەیە چه هەڕەشە دەگەی لە پارتی کۆوا دەکەین و قوبوڵمان نیە ئێمە لە 2009 تو وەزیری نازانم چ بووی وەزیری پلێکیان لۆ دانای لە ئەمریکا تویان هیناوە دوای ئەوە جێگری وەزیری هەمیشە جێگری وەزیری ئەوە کەمال شاکر هەبوو لە حیزبی شووی پێیان دەگوت هەمیشە وەزیر دائم سعات هەمیشە وەزیری تەندروستی بوو ئەجا زۆر سپۆرتیش بوو کەمال شاکر لە هەردوو ئیدارەی سینەمانی و هەولێریش هەر وەزیری تەندروستی بوو توش هەر جێگری وەزیری بەس پێم بڵێ چمان لێت تو دیتێ چ غیرەتێکمان غیرەتی سیاسی دەڵێم یانی لە چه مەوقفێک توانیت بەرامبەر پارتی برێ ئێستا چه باسی زیندانی بادینان دەکەی 16 مانگە لە ژۆرێنە تۆ نەتوانیە دوو قسە بکەی تۆ نەتوانێت دوو قسە بکەی یەک کەڵوێستە بی کۆی لەی
هیچ دیتشمان لە ڤیدیۆکەی کو لەبەر پێی ڕاوەستای ترسنۆگیان لە بۆ نێچیری جانتای هەردەگری یعنی جەنابەت دەی تەحەدای پارتی دەکەی ئەتۆ ئەو پیاوەی بەجددیمە ئەتۆ ئەو پیاوەی یان پاڤێل لەو هەموو وەختەی ئێستا لە بۆ من دەی دەچی پارەی سوتانی ماڵە کوردەکان دەدەی ئەوی لە 16 ئۆکتۆبەر کە بە جیتان هێشتن دەی دەچێ کەرکووچێ یعنی 4 ساڵە هیچ ناکەن تازە دێن سیاسەتەکی نوێ دادەڕێژن ئەنگۆ پیاوی ئەوان تەحەدای پارتی بکەن بەجددیمە ینی پاڤێل قوبات ئەنگۆ پیاوی ئەوان بە شەرەفم دەبا وەرە لەسەر لە پشتەوە دەبەک لە پشتی قوبات و پاڤێلی بتەقێنە ئەگەر میزیان بە خۆدا نەکرد حەقتان بی کاچی من ململانەیە لەگە هێزی دیکتاتۆر بە کەسی بە باوەڕ دەکرێ بە شەرەفم جەیشی سینتان لە پشت بی ئەمریکاتان لە پشت بی پیاوی ئەوە نین تەحەدای پارتی بکەن چکو تێداندا دیە تێتاندا نییە چەچینەوەیتان هەبی ناوێرن لەبەر ئەوی نوقتە زوفتان ئەوەندە لەبەر دەستی ماڵی بارزانیە قوبەت ئەتو دەوێری کورە بە شەرەفم بە یەک لەقتەی ڤیدیۆی وسکتت دەکەن وسکتت دەکەن بە سەدان دزی و ئەوەتی دوو لە هەمووی گرنگترە تۆ چی بابیشتنی بابت بە ئەلحەق کورسیەکە شێتی کرد هەر نییە کو خەڵک لەیلا و مەجنون عاشقیەک بوون بابت ئەوەندە عاشقی کورسەکەی بوو هەموو کورد و یەکێتی بە قوربانی ئەو کورسەی خۆی کرد بەڵام بابت تێیدا هەبوو نەوشیروان تێیدا هەبوو ئەگەر بیانویست بایە بەس ئەگو تێتاندانیە تێ یعنی خۆغیرەت کاکە بە پارە دروست ناکرێ جەم قەزم لەوێ دێ ئێستا دەبینم دەست بە فشە دەکەن لۆ پارتی بوون پارتی ئەوڕەن ڕاستە هێزەکی باڵا دەستە دوو سەرۆکایەتی لە دەستە سێمیش کولفی کولە بە کەیفی خۆی پایتەختە ئەنتەر دەکا هەموو شتێکی بڵێ ملیارها دۆلاری هەیە موسەفەقات لە بەردەستی خۆیانە بەڵام هێزەکی زۆر ترسنۆک و قێزەوەنە حزبم دەوێت لەو پارتی نزیک تۆ قێزەوە نەبوو بی یەکێتی شوعی حسک سێ هێزی گەورە بوون هەر لەسەر نزیک بوونیان لە پارتی خۆیان قێزەوەن کرد جەلال تاڵەبانی کۆسرەت حەزیز محەممەد ئەوانە خۆ ڕەمز بوون سەبقاتی مەسعودی ئەو بوون بەس لۆ لە نزیک بوونیان لە مەسعود و لە پارتی ئەوا قێزەوەن بوون کامە ئەدیب و شاعیرە کامە نووسەرە خۆی پێ ئەوەیە بابوێریەک دێت لەسەر مەسعود و مەسروری بڵێ بزان دەبتە جەلال پەرێشان یان نا بزان دەبتە کامە سیاسی یەک جملەی خێر لە بۆ مەسعود و مەسرور و نێچیر بێ بزانە دەبتە هێمن هەورامی یان نا کاکە ڕاستە ئەوانمان نەڕوخاندی بەس وامان لێکردینە حزبم دەوێ کەسم دەوێ خۆی لیان نزیک بێختەوە مەتعیام بکە هەموو مێژووی دەدۆڕێنی وا قێزەوەن دەبێ ئینسان هێڵنجی پێیان دێ دەبتە قەشمەر بۆیە هاوڕێیان ئەو قوباد و پاڤێل من دەبینم سۆدۆستیان بە کۆمەڵک دروش و فری خەڵک دەدەن دوای کوورە شەرم لە خۆتام کە لەو بەریتانیای گەورە بوونە کە هیچ فێر نەبوونە تخوا عیب ناکەی قوبات بە ئیجباری پیاوی پیرەمێت وەڵی هاوڕێیان هەموو ڕۆژ ئەم خەبەرم لۆ دێ پێشمەرگەی دیرین بڕوان پێ بکە پێشمەرگە هێزی ناوەخۆ وە خانە نشینەکان و هەموو کارمەند بە ئیجباری ئەوی نەچن عقوبە دەدرێن ناوی خۆیان نەنووسن باشترین نمونە قوباد و پاڤێل و مەسعود و مەسرور و نێچیر بزان کە قسە دەکەن چەند کەس چەپرەتان لۆ لێدا ڕاستە قەرەباڵغی هەیە بە چەند کەس ئەوانەی چەپرەتان لۆ لێدا زاندەکەیە لەو چەپرێژ دەبی 175 کە هەیە لە ترسانە هەیە هەڵپەرستە چکو زەماوەریوانە چیە سبەینە بزان دەڕوخێنیە یەکەم کەس ئەمان لێیان دەدەن بڕوا بکەن هیچ بیر و باوەڕ و کەس سقەی پێیان نەمایە ئەو قەنەعاتە ڕۆی هاوڕێیان یانی ئەم زۆر کۆمیدیە کوڕە پاڤێل دەبینم قسە بەم پارتی دەرێ ئەی هاوار کورەتی لە 2009 هاتیەوە قوبات کورە قوبات ڕۆژێک نەماندێت تەحەدای چی پارتی دەکەی ئەتو مەسعود یەک تەلەفۆنی لۆ کردی سەعات شێوە بە نەقلەوە چووی بە کراس و بێجامەوە چووی هەر سێ کەسەکە لۆ بەردان ئەتو پیاوی هەندێک تەحەدای پارتی دەکەی ئەتو چەند کادیرت 7 ساڵ گیرایە لە بادینان نەوێرە ئیدانە بکەی کورێت و 16 مانگە ئەو کەی شەرق و غەرب قسەی لەسەر کرد ئەفریقا و ئەمریکای لاتینی قسەی لەسەر کرد بەس ئەتۆ جورئەتان نەکرد بە ناوی تیمی حکوومەت
بەخۆتان و بە گۆڕانی ملپان سلێ ئێستاگەدەی تەحەدای پارتی دەگەین ئەتو پیاوی هەندەی یعنی زۆر کۆمیدی وەزانە ڕاست بە دوو قسەی و ئەوە دەکاتن پارتی ململانە لەگە پارتی بە خەڵکی بە ئەخلاق و شۆڕژێر دەکرێت بە ئیرادە دەکرێت بەو گەنجانەی لەندەن و برۆکسل و کەنەدا و سوید دەکرێت بەو تێکۆشەران دەکرێت کە ئاوانیە جەبەروتی پارتی دەشێنن سوک ڕسویان دەکەن نەک بە ترسنۆکی وەنگۆ وەڵڵا قوباد و پاڤێل کوڕانینە و شیروان و گۆڕان جێیشی سینی و ئەمریکاتان لە پشتبی نەوەویتان لە پشتبی ئەنگۆ ترسنۆکن لە بەرامبەر پارتی ئیرادەدان تێدانە هاوڕێیان ئەوە هەڵبژاردن یعنی ئەمن بۆ خۆم بە شانازیەوە یەکجار چوومە دەنگدان 92 چوویمە لەگەر 2005 92 شیت یعنی ئەوە یەکەم تەجروبە بوو نەماندیت بوو کەچی دیتر لە 92ەوە بە دەردی تاالبانی گوتنی بەزە دهۆچێ یعنی لە قەبرستانە لە مردووەکانیشان زیاتردا بوو سەتا نازام سەتا سی بوو چەند بوو پارتی پڕی کردەوە 92 ینی منەزرن ماڵی بارزانانی لە تەزویر لە ئێرهاب لە داخستنی پەرلەمان و حکوومەت قەشمەری پێکردنی ئێستا و دیاردەیە تەشەنێک لە هەموو منتیقی بڕوا بکە لە انتخاباتەکانی عێراق بەو شێوەیە تەزویر نەبوو ئەوەی ماڵی بارزانی دایانهێنا لە منتیقەکەی توزانە یعنی تیۆر وەردەگرێسە لە هەموو دنیا بڵاو بوویتەوە داخستنی پەرلەمان تەزویر بەو شێوەی ئەنیەوە عێراق ئێران تورکیا بڕۆ سیرکە لە نەوەتەکان بەو حەزمە بەو عزمەی ئێستا نەبوو کاک ئێستا تەواو تەزویر بەشێک لە سیفەتەکانی هەڵبژاردننی هەموو منتیقەیە سەرۆک پەرلەمان کڕین وەزیری دیفاع کڕین بەشەکە لەوە بۆیە هاوڕێیان هەڵبژاردن ینی ئامرازێک لە ئامرازەکانە بەس ڕیشەیی ناگۆڕێوەکو ئەوروپا لە ئەوروپا ئامرازێک لە ئامرازەکانی گۆڕینی سیستەمەکانە بەبێت توندوتیژی بەس لە شەرق ئەوی کورسەکەی گرت بەری نادا هەتا گەڵ ڕانەپەڕێ هەتا لە تەپلی سەرچی نەدرێ هیچ شتێک تێناگات لە هیچ شتێک تێناگات بەڵام ئەمن ئەوەش بڵێم یعنی ئینسان ئەوانەی بڕوایان هەیە چکۆ مەسەلە بڕوایە ها وەزائیدەن بەڕاستی هەندێک دەنگ هەبوونە لەو 20 ساڵەی بەتایبەتی لە دووار هاتنە سەرکاری گۆڕان نخبەیەکی کەم هات کۆتوە سیر کرد لە گۆڕان نزیک 70 لە بۆ 100 پەرلەمانتاری هەبوو هەموو 4-5 چیانمانە هەمەوەی کەوەزانی ئەو 4 ساڵی ئەندە چقی دەکەوە هاتو ئەوا دەگەڵ دەستەوە ماڵێ دادەنیشی پارەکەی خۆی خوارد هیچ دەنگ و ڕەنجیان نەما دووزان 100 پەرلەمانتاری گۆڕانی ئەوا بوو یان گرت و دەڕوخان بەڵام ئێستا 4-5 چیانمانە لە 2009 هەتا ئێستاکە هەروەزانن عەقدە لەگەریان کردوبا بە پرۆسەی سیاسی مەسلەیەکی ئەخلاقی ویجدانیە بەس دەرکەوت ئەو گۆڕانە بە حیزبەوە بە ئەوە زۆربەی هەر زۆریان ناقسی ویجدان و ئەخلاقن ئەگەنە لەوەتە پەرلەمانتار بوویرەوەی ئەوە بی یان هەتا خۆت هەڵدەبژێری زمانت هاولێرگوتنی یەک بستونیوە یەک مەترونیوە بەس دوای ئەو دەچی لێی پاڵ دەدەیەوە چیان لێ هەتا ڕێنەوانە بەڵام لە تەک ئەوەش مەجموعەیەکیان تا ئێستا بەردەوامن و هەنە دەرکرانە هەیە لێی درایە یعنی بە ویجدان بڵێ و هەڵبژاردن ببورن ئەوە نییە هیچ ئیسفادەی نەبی نادیتان ئەو گروپەی لە بەغدایە بوون چەندیان بەدەسەڵات دەرچین مەسرور چەند پەرلەمانتارێک پارتی وێچێتی پاستن کە دەنگ و ڕەنجیان هەیە قوبات دەبینی بەشێک لە گوتارەکانی زەدی و پەرلەمانتارە سەربەخۆکانە بۆیە ئەوانەی بڕواتان هەیە ببورن ئەوانەی بڕواتان پێ بڕۆن دەنگ بدەنەوانە بڕۆن پشتیان بەرمەدەن ئەوانەی بڕواتان پێ ئەمن بم ناچم بەس ئەگە بچمە دەنگدان بێشەرەفیە دەنگ بدەیە پارتی وێچێتی هاوڕێیان کە دەرێن بێشەرەفیە بە ئەمن یەک دوو نمونەتان لە بۆ بڵێم لەو سویدە دیموکراتی کە هیچ وڵاتێک بەقەت ئەسکەندناڤیەکان دیموکراتی نینە هەمووانەی لە بیریانە 2006 تا دەشکرە وەڵڵاهی ئەوەی دەنجی دەدا بە سفاریە دیموکراتن پارتی دیموکراتەکان قێزەوە بوو لە ناو کۆمەلگا و 2020 کە تا ئێستا ئەدی بوون و سەر و کەسایەتی دیارەکان بایکۆتی هەموو ئەو شتانە دەکەن کە ئەو حیزبە دەیکات هیچ توندوتیژی بەکارنانین خەباتێکی زۆر پەرلەمانی مەدەنی میدیاییش دەکەن بەس ئەفکاریان
دژی ئێمە دژی ئێمە و بە تایبەتی دژی ئیسلامە لەبەر دەڵێن شارستانەتی ئەوروپا لە بەگەرەوە ناگونجێەوە فەسادیان کردنەوە وڵاتەکەی خۆشیان بەشەک ڕاست دەکەن خۆش دەوێت کاکەم هاتیە لێرە دەوێت دەوڵەتی ئیسلامی لە ئەوروپای لە بۆ من دروست بکە و بە ئێرهاب و حەزارەتی ئێرە تێک بدە بێگومان دەشت دەبی کاچ خۆم بڕۆ لە وڵاتەکەی خۆت بە قەناعەتی خۆت بکە ئەوانە شارستانیان بۆ خۆیان دروست کردیە تو ناتوانانی ئەمجا بەهەرحاڵ بەشێک حەقیانە بڕوا بکەن داک و کوڕ هەبووە خۆیان لە کوڕەکانیان نەگەن گەنجەکانیان قسەک لەگەڵ ئەو تەوەجۆهەدانە ناسیۆنالیستانە بیر دەکەنەوە داک و بابەکان بایکۆتیان کردی بۆیە دەنگدان بە پارتی وچیتی هەرگیز مەسەلەیەکی دیموکراسی نییە یعنی وەکەوێ بڵێ بڕۆ دەنگ دەنازیێت فاشیێت هێزێک 30 ساڵ ملیارەها دۆلاری دزیبی نوخبەیەک لە بەم لە ماڵەکان هەزاران فەزاعەتی و هەزاران خیانەتیان لێ دیتی بڵێ وەڵای من ئازادم دەنگەدا من پێ دەڵێم لەو سویدەی تا ئەوان نەبوونە هێزەکی ئێستا بوونە هێزۆکی کاریگەر تەواو یعنی بە غەڵەتی مەدی ڕاسیزم لە هەموو دنیا گەشتە دەکا و زائیدەن ینی ئەو پەناهەندەی ئێمەش بەمەشەوە ڕەنگبی بەشەشی لەوەی کە ئامرازەکی بەهێزکردنیانی بەڵام ئەو دیموکراسی نییە ئەوانەی وا دەڵێن ڕاستە ئەتو نابی توندوتیژی بکەیت بەڵام من باز لە کەس و حزب و ئەوەی هوشیار دەکەم موڕاڵی هەبی ناچی دەنگ بدات بە پارتی وێچێتی چکۆوانە دوو هێزی خیانەتکار تاڵانچی کورە ئاسمانیش دەبن ئاسمانی وا دەفرۆشن چ مانەی فرۆشن چ وێنەی قێزەوەن هەیە یعنی هەر هێزێک بێ وەڵا ئەو کارل مارکسولینینا ئەو محەممەد المستەفای موسڵمانان کورە ئەوەی بوو مەسیح بێ بڕوا بکە بە 50 ساڵی کە ئەو هەرێمەی باشووری پێڕاست نابتەوە تۆ بە سیر کە کەرکک 100 ساڵە کورد خەباتی لۆ دەگا کەچی ئێستا حەشتی شعبی لەوێن دەرە خەڵک ئیدانە ناکات ئەوەندە لێیان بێزار بوون هاچێ لە 2003 چوونەوە کورەمە لە نۆتوێکەوە وەڵە داعش بێ ئەو قەتلەی نەکرد بە مەسرور و پاڤێل و قوبات خەڵک چەپرەی لۆ لێدا ئەوەندە لێتان پەستە ئەوەندە لێتان پاستی هەچە بۆیە ینی ئینسان چ بچی دەنگ بدات بەوە هێزە بەس ئەوەی دەچی بڕوای پێت بڕۆن دەنگ بدەن بەو پەرلەمانتار و کەسایەتیانەی کە شەڕی ئێوە دەکەن بێ هیوایان مەکەن یعنی بەڕاستیش ناخۆشان دێ خەڵکێنیە هیچ شعوری ئەوەی نییە من مەد بەنمونە کەسێک قوربانی دەدا تێدەکۆشی ڕێزی بگرن کاکە ڕێزی بگرن خەڵکانێک لە ناو پەرلەمان دیفاعی لە ئێوە کردی ڕوبەڕووی کوشتن دەبێتەوە ڕوبەڕووی دەرکردن بوویتەوە لە پەرلەمان ڕوبەڕووی ئیهانە دەبیتن ئەزیەت دەدرێ فەرقی پێ بکەن یعنی وێ نەکرد لە کناعەت لەو 8 ساڵەی یعنی دەماغت ئەوە نەجوڵێ دوو هێز بچی بە عەشائیری دەنگ بدەیت تخوا شەرم لە خۆت ناکەی بەشداری لە پرۆسەیەکی سیاسی بنمونە حەقت هەیە سزا و پاداشت وەکو ئەوەی تۆڵستۆی سزا و پاداشت باشە لەوەی کورە لە فەلسەفەی سزا و پاداشت نەتوانی سزای تیرۆریستێک بدەیت سزای کەسێک بدەیت کە ئەو زیندانیانەی بادینان کە ئاو کارەباد ناداتێ کورە ئاخر ئەی هاوار هاوڕێیان زۆر کارە ساتە زۆر وەرە ئەمن زۆر دابیر دەکەمەوە هەر کەسێک لەو دنیای لەو سەری دنیا لە ئەو سەری دنیا دێ هەر لە سەعاتی یەکەم لێرە ئاو کارەبا مەعاش ئەنتەرنێت خواردن تێم دەگەی ئەمنیەتی هەیە کورە ئەمە 30 ساڵە نیتمان 30 ساڵە هەنگ چ کارە ساتەکە ژیانێکی فەرعەونن ئاسایی ئەوە ئەوەی ئیخوارش لەو پەڕی ئەوەیەتی کورە وەرە ئەی هاوارم خەڵک دەرێ قادر ناتوانین ناوێرین لای بکەن ئاسایش دوسێ کەس ناویان بە من گوتی وتیان بان کرانە لە وەختی بەتابەت هەندە کوردی هەندەرانەوە لۆ لای چلۆ قادر نادر دەکەی لۆ ئەوە دەکەی بنمونە ئەی هاوار نەکەرە من لەسە خەڵکی کەس باوا بڵێ خۆمانەکەی نەبات هەڵ نانا برازە هەموو ئەو خەڵکانە خەڵک لەسەر لای کۆمێنت دەگری بڕۆ سیرکەن ینی خەڵک لۆ ئەوەندە نسبەتی لای کەم بوویتەوە بەڵام ڤیو چەند زۆر بووە من هەر پۆستێک بڵاو دەکەم وەڵام چەند هەزار کەس دەبینیت بە چەند کەس لایک دەکا چەند کەس دەوێری کۆمنت بنووسی سیستەمێک لە بەرامبەر لای کۆمنت بترسێ سیستەمێک لە پەیزێک بترسێ چۆن دەنجی پێ دەدەی ئەو هێزە ئێرهابیەی کە دادگای وا کرد تا قەشمەریخانە کاچی من عەشیرەتگەری نییە واز بین عەشیرەتگەری خۆی بە خۆی شتێکی باش نییە
تۆ لەو مادام لە عشرێتی منە ئیتر باش خراپ ئەم لەگەڵی بم نا ئینسانی بوون مرۆڤ بوون لە سەروی نەتەوەشە لە سەروی فامیلی بوونیشە ینی خێزانیشە مرۆڤ بوون لە سەروی هەموو شتێکە ئەمەش شاری خۆمان لە عشیرەتێکدان کۆمەڵک پرەنسیب دەتبەستەوە لە کوردان لە حەولێردان بەنمونە خۆشمان دەوێت بیرۆریمان لێ هەیە لەگەڵ عشیرەتەکەت لەگەر شارەکەت لەگەر ئەو کرد بەس لە سەروی هەموو ئەوە ئینسانی بوون لە هەمووی گرنگترە مرۆڤ بوون بۆیە عیبکەن دەنگە دەوڵە باپیری و شەیدی پارتیە مەساڵەمان ئەوەیە کاچم فرسەتەکە لە خۆت پارتی مەعاشەکەی وەرەگری لۆ دەسوڕێ من کە هاوڕیان یەک جملە بڵێم یانی من کە دەڵێم بێشەرەفی بوونە زیناکردنە لەگەر محەڕەماتی وەکو ئیسلام کە دەنگ بە پارتیش مەبەستم ئەوەیە ئەوەندەی پێتان دەکرێت ئەگەنا من دەزانم خەڵک هەیە بە ئیجباری هەویە لێ بردرایان لەسەر سەری ڕادەوەسنیان ئەوە دەبی بەس تا پێت دەکرێت یان زەرب لێدا یان دەنجیان پێمەدە کاکە مەچۆ دەنگدا ئەوەی پێتان دەکری منچون عقوبەیان بدەن ئەوانە دەزانن هەر بۆ زان دەزان چەند تەزویریان لەگە کرا چەند خەڵک لەگەریان نییە پارتی باش دەزانی لە هەولێرێ 120 خەڵکیشی لەگەدا نیە بۆ زانیاریت نەناو هەولێر خاستەن ناو هەولێرێ والله سەتادەی لەگە نییە بڕوان پێ بکەن والله من ئەحساییەکەم لە دەست بوو بەس مەسەرەن ئێستا لە بیرم ئەوە نییە لە ناو شاری هەولێرە پارتی وەز گەلەگەلە خراپە ئەوی هەیتی لە چاردەوروبەرەکەیتی ها ئەوجە چاردەوروبەرەکەش ئێستا نایدە بڕوا بکەنە دەڤەری بارزان کەس لەگە ماڵی مەسعودی نییە لە چوارچێوەی ماڵی مەسعودی کورە 453 کەس لە هێزەکەی مەسعودی دەنجیان بە گۆڕاندا بورێشێک لە هەڵبژاردنەکان 6یان پاسەوانە هەرە نزیکەکانی مەسعودی لە 2009 دەبێ ئێستا چۆنبی کەسیان لەگەن نمایە بڕوان پێ بکەن ئەو هەموو زانیاری مەترسیدارە دێ ئیناو ماڵی مەسعود بارزانی لۆمەکی ئامێدی ئەوە چێ لە ناو چاردەوروبەری نزیکی قوڵایی ئەو دەسەڵاتەیە دەگاتە دەستیان کەسیان لەگە نییە ئەگەر انتخاباتێکی پاکبی من تحەدا دەکەم نازم و ئەبە مەخبوری دووقاتی مەسرور بارزانی دێن تحەدا دەکەم لەو هەولێرەی باشە هەر کەسێک خۆی هەڵبژێری یەکێکی پۆپولاربی خەڵک دەنجی پێدا لە ڕقیبان انتخاباتەشی نزیبی هیچ نماینە بۆیە ئەوانەی دەچن بڕۆن دەنگ بە وجدانتان بدەن بەڵام ئەمن لەگەر ئەو دژی ئەو پرۆسم بەس کە دەڵێن بەدیل پرۆتستۆیە شێوەیەکە لە پرۆتستۆ شێوەیەکە ناڕزایەتی دەربڕین دەری دەبڕین ئەی قابلم بچم دەنگ بدەم وەکو هەموو جار 2005 دەنگەکەمدا ئێستاژ واز پێ دەکەم هاوڕێیان بەو دەنگەی من فواد مەحسووم و بەرهەم ساڵح و ڕۆژ نووری شاوەیس و کورا نازانم عارف تەیفور ئەوانە بووینە مەسئول والله واز پێ دەکەم بە سای من ئەو فواد حوسێنە ئێستاکە لەوێن دەرا هەچەنەم 2005 یەک جار دەنگمدا بە ناقێری گیانم لەبەرەوەی دەنگی کوردە و نازانم چێکەم انتخاباتێرە شەرم لە خۆت کە تۆ کە پژگیریە پژگیری ڕۆژی دەنگدان بەوە پژگیری لە ئەرهابە لە تاڵانیە لە ئەوەیە بێڕەوشتیە ئینسانێک لە ماڵێ بۆڵە بکە ئەو دەسەڵاتە وایە کەچی بچووکترینشت دەنگدانە بچی دەنگیان پێ بدەن بێشەڕەفیە بڕوا بکەن نە دیموکراسی شاوە ئەوان دەڵێن دیموکراسی باشە بۆ ئەگەروابی دەنگدان بە بەعس و فاشیزم و نازیزم و ئەرهاب و هەمووی ئەوەیە دەنگدان بە قاعیدەش یعنی داعشیش بێ بڵێ من دەنگت ئەوە دەکەم انتخابات دەکەم بڕۆ دەنجیان پێ بدەن دیموکراسیە بەس لەولا بچ سەری خەڵک ببڕی یعنی تۆ 30 ساڵیش تێنەگەی ئەو هێزە شەرق و غەرب کەسێک نییە قسەیەکی خێر بکە والله بەخۆیان شەرمیانە بێن دیفاع بکەن تۆ بێ دیفاعی لێ دەگەی هاوڕێیان دوایین خاڵ ململانەی جۆت پسمامەکە ململانەی جۆت پسمامەکە چۆنە ئێستا لە قوڵترین وەزعدایە بڕوا بکە هیچ بە دووری مەزان دوای انتخابات لە ڕەوشیان لە نێچیر و لە پاڤل و لاهوری خراپتر ماڵی بارزانی ڕاوشەکان هەروە بەرەو تەقینەوە دەڕوا و ڕۆیشتی بوو بەس نێچیر زۆر بەتەحمولە سەبری ئەیوبی هەیە ئەو کابرایە لە بەرامبەر مەسرووری بڕوا بکە ئیهانە دەکرێ چا دەوروبەری ئێستاوە هەرە باڵاکانی ئێستا دەگیرێ کلک و باڵکرایە کرایتە ئەو نێچیرەی نەنوەتەکان هەنتەرێک بوو لە مەسرووری ئەرهابی تر بوو خواخواتی لێ نێدرێ بڕوا بکەن خواخواتی نێچی لێت نەدرێ بەڕادەیە گەیشتەوەی هاوڕێیان لەو ماوانە باسیش کرا زۆر لە هەم پەیجەکان هەم ئەمەش لێرە باسمان کرد بەرپرسی هەموو کاروبارەکانی ڕەوان نێچیر و ڕەوان دوو کەسی هەرە بە ئەوەی کوڕەکانی ئیدریسینە
إدريس مسعود إدريس ملا مصطفانا بربسي همو رقميتشي إدريسي ببون رواني كوري إدريسي استوى لجوري زندان ده پاراسن گرتی دیگو جونی به مسعودی ده لدانش نشی بس من کرد ایتروان با بلگیان لگرتیه داوان لروانی کردی روانیش با کاچی گوتیا ایش گوتی بین نکنه من غسل دماغیان کردی تیچان ده ایده کردواری مکه پیدالن شد یان کردی تسلیم یان کردی لو اتا زانیاری کان نبت کو مالی حسکو هن مالکن مشرفی رقمیه چی مالی نیچیروان بارزانی هموشتشی مالی نیچیروانی روانی مالی ادریسی آن سرپرشتی دکن اتر ویسی که سرپرشتی سو پاراستن با انتریاد دکا ببی هیچ قانونا خوی فرس کردی و تا مالی مسعود بارزانی خوی هم فرس کردیه گوتی تبینن دشی کشم بس نیچیرش سی کرد غسل دماغی کرد بعد اوی که تیچی ده گوتی فرق هيكلها وكم قبايك ديزاينك ديكي وام بيسايا هيك جدانيو بتارة وكور ديسكا كد بدني هموي بطال كلابي وايد كديا استا بربرسي رقم يجي نيتيروان بارزاني كأحمد حسكوي اويش دو هفتين ناويري بستدري اويش بالرياري قرتني هي بوزاني عريتان يعني بس نيتير معي بالرياري قرتني لو دربتي لقى رواني بعض شو ولا زواي مسرور يا براي سيم يعني ناكش تا ولا زواج بس او دوا يعني بس مسعودوني والله درين روان وبعض يعني براكاني نتيجي زور بلا اوروبا انا ترسان استاكا قالوا له حكومات الحزب كلها باربوت كلا انه نتيجي بريكتي ولا شو يسروا قاعد يعني رايش قال يعني روش يعني قال خرافه بس نتيجي زور بتحمل تاكشتك قربو يوكتوا كم دمي أو بلهم ولاة أوروبية وأمريكا كان ببرنامج بجيلين يصير ده كان لرقي مسرورة يصير كان رسالة أوروبية وان زور بعد تحملا ونعطان كل عليك جملة شيء نكرت خو أردوغانيش أجا مسرور بالله من والله بجي أوروبا منكرد وأمريكا منكرد باش خو اوش اردوغانش نکرد ولی نه اردوغانش دنیا پیدا لی هدف وصل عدین هر با انتریاتی خوی کرد سعودیاش هر اعترافی نکرد سروج بلا روسیا روزنامه نووسێک لە وڵاتێک سەفەری دەکرد بەسەر ئاسمانی بلێ رووسیایە تارەکانی ناخوارێ ڕۆژنامە نووسەکەیان برد یەکێتی ئەوروپا کردێ ئیدانێکی زۆر گەورە و عقوبەی اقتصادیشی بەری نادا تەواو دیکتاتۆر وایە حتا لە تەپری سەرچی نەدەی ئامادە نییە گۆڕانکاری گەورە بکە گۆڕانکاری گەورەکە نەخۆ هەموو ڕەخنانەی ئێستا لە ماڵی مەلا مستەفا دەرژێ چێ دەوێرا لە نۆتەکان لە پارتی بگری لە پارتی بگری کورە لە فەرەنس و حەریری بگری لە کادیر ناوچەیەک بگری ئێستا قودسێتیان ئاوانیان دەهەڕێ لۆ لەبەر ئەوەی دەرەقەت نایەن چەندی دەکەن لەو کونەی دەکەنەوە چەندیان گرت کوشت هەر ئیسفادەی نییە خەڵک بەردەوامە بەردەوامە بورنەوە نامەکات بۆیە وەزعیان زۆر خراپە لە نێوان خۆیان بەس مالێکتریان بەس نێچیر بە تەحمل بووە نێچیر بە تەحمل بووە لە بەرامبەر ئەو کەیسە بەس ئەمن دڵنیام ئەوەش دەتەقتەوە چکو ئۆپۆزیسیۆن نمایە ئیتر ئەوانە ناوە خۆیان شەڕیشیان لەسەر ملیارها دۆلار و سوڵتەی هاوڕێیان چکو مەسوول بازانین تا نێچیر هەبی بە چرکە ساتێک ئەو دەبتەوە مەسوول بە دووری مەزان ڕۆژێک مەسرور ئێترۆ بکرێ و نێچیری دابنێنەوە لای ئەوروپیەکان ئەو مەقبولترە بۆیە ئەو استقبالە گەرم و گەورەی دەکرێت بەشەشی ڕسالەیە لە بۆ مەسرور کە ئەو هیچیتمە سەرۆکی فەرەنسا کاکە دێ لەگەوی یەکەم جار دادەنیشی و نهێنی گرنجەکە ئەو دوای دەستەکەن مەسعود و مەسروری بەنمونە سەرۆک وەزیرانی بەریتانیا دادەن لەگەر نێچیری دادەنیشەوە هەموو ڕسالەیە ڕسالەیە ئەوش کەچی مەسرور خەنی بوو چوو لەگە یۆنان دانیشت یۆنان و بەلجیکا ئەوش داخۆ پارەش لای هاوڕێیان بەڕاستەر ئەوم بەبیر هاتەوە ئەوەم بەبیر هاتەوە کورە خۆ مەسرور دووش کۆمپانیای هینایە کۆمپانیایکی نابوو ببوون بڕوا بکەم مانجێ 5 دەفتەریدایە بەس ناو ئەوروپیەکان و ئەمریکیەکان یعنی کەسێتەکەی قسەک ڕاست کاتەوە احتیمال پێ بدا دەری کردن لەگەڵ فەشەلینا
ئێستای کەشکە هینایە نازانم دەرێن دەفتەرەیان دوازدەی دەداتێ یەکمان بەس کەسێتی لە ئەوروپا ڕاست کاتەوە پێوەست ئێن زۆر خراپە زۆر خراپە لە نێوان خۆیان زوو درنجیانش وەکو لاهور و ئەوەی پێکدریدایەدەن هۆ نییە برێ مەسعود هەر هەندە گولەیەکە تەقی هەر هەندە ڕووداوەک ڕوویدا و ماگامە لێوە زۆر خراپترە لەوەی کە ئێوە دەیبینیان ئەمە لێرە هەموو شتێک ناتوانین باس بکەین هاوڕێیان بەهەرحاڵ من دوایین شت دەنگدان گاڵتەجاریەکە قەشمەری خانەکە و بە تایبەتی ئەوانەی بڕوا بە قسانەی ئەوانە دەکەن یعنی نێچیر و مەسعود و مەسرور و قوباد و پاڤێل و ئەو حزبانە هاتنیان ئەو کاندیدە درۆزنانیان ئەخر ئەمە 30 ساڵات جێمانە و یعنی خەڵکیش ئەمن دڵنیام 1970 خەڵک ناتی هەر لەوە دڵنیام کەس قسە نەکە خەڵک بێزار بۆ بێزار یعنی جارێک دوو سێ فێڵی لێگرێ دوو یعنی خزمەتگوزاری نابینی نا یعنی بە ئەنتەری ئەزانم تەزویر دەکەن ئەزانم بە ئیجباری خەڵک دەبن بەس خەڵک هەتا پێی بکرێ کەس ناچی و مەشو شێوەیەکە لە پرۆتستۆ ناڕەزایەتی ئیدانەکە و ناچێت دەچێت سەجادە ئەوش نەوەک لە ئەوارکانە یان بڕۆ زەربەکەی بێدە زەربەکەی لێدە ئیلا ئاخری دوو ئەو هێرشە ئەلکترۆنیانەوەی سیڕا بگرە بڕوا بکە ئەنگۆ خەڵکان دەدەن بەرەو تووتر بڕوە من تا ئێستا چالاکوانشی بواری مافی مرۆڤ و ئازادی بیرڕام سرف نەبوویمە کەسێکی ئۆپۆزیسیۆنی فۆک تەرکیزم زیاتر لەسەر مەسەلەی ئەوە کردیا یعنی بۆمان لێ دەکەن لە مەکی ئامێدی خراپتر بکە هەر بۆ زانیاری هەموو لایەک هاوڕێیان مەکی ئامێدی لۆ هاالەی لێ هات لۆ ئێستاکە بەس بە خۆیان دەزانن چیان لێ دەکا وەکو گێچەک شتە ناو قەلبیان قەلب و جسمیان هیچیان پێ ناکرێت لەگەری هەر چەند هەوڵ دەدەن لە مامۆستا بەدەلوان ژیان وتی بەریان نەدا توندیان کرد هەوڵی کوشتنیاندا مەکی هەندەشتی فرێدا هاچیان کرد بەنمونە کردیانە ئەو ئاگرە لە خۆیان وەمان لێ مەکە وەیسە مەسرور هەندە تون دەبین بڕوا بکە ئەوەی بە ئێمە دەکرێ بە شەخص دەکرێ بە یەک کەس دەکرێت لەو ئەوروپای ئەگە جورئەتی هەبی بەدیتان ئەو 56 گەنج ئەوەی پێک ئەوان پێیان کرا لە مێژوور خۆتان خەڵک ئەو ها جورئەتی نەکردێت تەحەداتان بکە ئەوەی بە یەک کەس دەکرێت بە یەکێتی و پەکەکە و هەموو شوعی قەدیم و بەهرە هەموو دژمنەکە ڕکابەرەکانتان پێی ناکرێت یەک کەس ئەتوانی هەر ئەو ئەوروپایەتان لێدە زەواقنێ نەک دووسێ دەگەڕێت لە هەموو ئەوروپای بسیار شوێنێک یەک هێلکەوتەماتە لێدە لە بۆنگۆ مردنە پێمان دەکرێت شتمان زۆر پێ دەکرێت دەرگا زۆرە ینی بە کەس ناجێت چ دەکە خۆ شەڕی حەزارەتی ئەوروپی دەکەی شەڕی دیموکراسیەتی هەموو ئەوروپا و قانون دەگەی قابلێت چیە تو لە مخابراتی بەریتانی و ئەمریک ڕووسی و سینی بە قووەتری پێت ناکرێ بۆیە هاتنمان مەکەن گرتنمان ئەوە مەکەن یعنی چەند ئەزیەتمان بدەن دڵنیا بە کار و کاردانەوە هەیە ئەنگۆ ڕاستە پارەتان هەیە یان موقەت کپمان دەکەن یان هەوڵی تەنگ پێ هەڵچینی بەس ئەمەش تونتر دەبین ئەمە خاوەن باوەڕین وەڵایی ئەمە نییە هەموو ئەمریکا و رووسیاشتان لە پشتی فشەم پێتان دێ هەر زۆر فشەم پێتان دێ تا ئەو باوەڕم هەبی بەس کە باوەڕم نما بڕوا بکەن لە حەمەی حاجی مەحموودی تااقەتم ناوی شەڕی بکەم لە گۆڕانی لە عومەری سێد عەلی ئەو دەمی تااقەتم نامینێ کە هیچ نمانە هیچ دوو هێزن هیچ نمانە بەس تا باوەڕم هەبی ئەو بڕوایم هەیە ئەمە چیا قەرەچووقم لە پشتە سەفیرم لە پشتە حواس پێ دەکەم فشەم پێتان هەر زۆر فشەم پێدەن بۆیە ئەزیەتمان بدەن ئەمەش تەنگتان پێ هەڵدەچینی زیاتر من جوانترین من نمونەی مەکیمینە بە کەس نەزانی بە خۆتان دەزانن ئێستا ئەوەندەی ئەو کوڕە ئەزیەتتان دەدا بە هەموو حزبەکانە تاریخی کورد نەیتوانێت بگاتە ناو ماڵتان نهێنیتان بگاتە دەڤەری بارزان هاوڕێیان ببورن ئێمە بەڕاستی ڕەوشی ڕاگەاندنمان زۆر خراپە ببورن ڕەوشی ڕاگەاندنمان زۆر خراپە بۆیە زوو دەرناکەوین دووش گەرمە ئینتخاباتە و ئەو دوو هاوڕێیە ئەوەی زانیاری ئێستا باشماخ و هیرۆین لە دەڤەری پشدەر لە بیرما بەس سەبرەکەم لێ بگرن هەتا قسە خۆمان دەگرین و ئەگەنا لە کەناڵی یوتیوبەکەم هاوڕێیان لە کەناڵی یوتیوبەکەم کادر نادر بەکەی هەیە لێرەش دەنگم نما لەوێن دەرم دەچمە تیکتۆک کە زۆر قەرەبارختر و قازانستریشە بەڵام هەتا بتوانین لێرە دەمینێن
ئەو پەڕی ئەگە 100 کەسیش بین دەنگمان لێرە فەیسبوک چۆڵ ناکەین سەنگەر لە هەموو زەپەیەک لەگەڵتان دەدەنی شەوت شاد ژیانێکی بە کەرامەت دوور لە پارتی وێچێتەکان سەرکەوتن ئایندە بۆ ئێمە پارتی وێچێتەکان وەڵا چۆن بەعسی و بەعسیەکان ئێستا جاشەکان سەریان شۆڕە بە منداڵەکانی بابت جاش و باسی ڕۆژێکدا دێ ئێوە شوا دەبن سەرکەوتن ئایندە بۆ ئێمەیە